پێشی بمری یعنی ئەمن بەتنێ بووم لە یەک داکی یعنی پێی خۆش بوو بەس بمبینیە ڕۆژێ زەوانی ئەویش بە ئاواتەکەی نەگەشت جوان بوو بەس ناخەژێن بوو یەکەم جار وەختی چوم خێزانەی خۆم بینم یەکسەر چوومە سەقەبریوی یعنی هیچ جیاکم نەکرد پێشەکی چوومە وێندە ئەوە کە ئاواتی بوو ئەمنیش لەگەڵ لە زۆر حەزم کرد لەگەلی بڕۆم حەزەکەی بەجێ بینین و بڕۆنە لەسەر قەبری باوکی باب دینگەیە لە پشتت ئەگەر ڕۆی ئەو دینگە زۆر بە زەحمەت چاو ببتەوە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە گوندی چەمەدەگوزین لە سنووری قەزای خەبات گرتە ڤیدیۆیەک ماوەیەک پێش ئێستا بەڵاو بووە کە بینەرێکی یەکجار زۆری هەبوو و سەرنجی خەڵکی بۆ لای خۆیدا ڕاکێشا بە ئەوە بوو گەنجێک لە ڕۆژی هاوسەرگیری سەردانی گۆڕی دایک و بابی کرد. شێگر ئازاد گەنجێکی تەمەن 21 ساڵە لە تەمەنی سێمانجی دایکی کۆچی دوایی کردەوە لە تەمەنی 13 ساڵی باوکی کۆچی دوایی کردووە و لە ڕۆژی هاوسەرگیری وەکو سەلماندنی وەفاداری بەرامبەر بە دایک و بابی سەردانی گۆڕی دایک و بابی کرد. کاک ژێگر ئەگەر باسکەی چۆن بوو ئەو بیرۆکەیە کە لە ڕۆژی هاوسەرگیری بەر لە هەر شتێک سەردانی گۆڕی ئەوانت کرد. پێشێکی بەخێر بن وەڵاهی ئەوە دەک بوو ئی بابم بوو نەبی هەر جوامەکنی ڕاستی بەر لەوەی بمری چی بوو؟ پێشی بمری یعنی ئەمن بەتنێ بووم لە یەک داکی یعنی پێی خۆش بوو بەس بمبینیە ڕۆژێ زەوانی ئەویش بە ئاواتەکەی نەگەشت ینی زۆر ناخۆش بەڵۆ من ینی وەک گەنجێک ینی کاردەوانەوەیکی زۆر هەبوو ینی خۆش نەبوو زۆر کەسەیە ئێستا دەبینی لۆ بابی و داک و ئەوانە خوشک و برا ئەویش لۆ من ناخۆش بوو چونکە نەمدی و ئاواتیش ئەو بوو بمبینی ئەویش پێی نەگەشت. وەکو وەفایەک لەو ڕۆژە سەر بەر لە هەر شتێک سەردانی گۆڕیوانت کرد. یەکەم جار وەختی چۆم خێزانەی خۆم بینم یەکسەر چوومە سەقەبریوی یعنی هیچ جیاکم نەکرد پێشەکی چوومە وێندەر ئەو جا دوای ئیشی خۆم کرد و لە قەبران تەواو بووم ئەو جا هاتمە و ناو ئەوە حەفلەکەی خۆم. کاردانەوە خێزانت چی بوو ئەو بە بیرۆکەکە ڕازی بوو؟ وەڵی زۆر یعنی ئەم هەردوو پێی خۆشحاڵ بوون ڕاستی یانی شتێکی جوان بوو بەس ناخەژێن بوو زۆر. لەو تەمەنەکەمە نەبوونی باب کەلەنێکی زۆری بۆ تۆ پەیدا کرد چۆن بووی بۆ ماڵ بووی بە پشت و پەنات جێگای باوکت گرتەوە تۆ؟ بەخوای زۆر هەستێکی ناخۆش بوو یعنی باب دینگەیە لە پشتت ئەگەر ڕۆی ئەو دینگە زۆر بە زەحمەت چاو ببتەوە ینی زۆر ناخۆش بوو من هەندە ساڵە بە غەریبی لەو دەستەی بڕوا و دەستە یعنی کاسبی واللهی جارەوە لە 1000 دیاریشم کردی هەتا بەس خۆم خودداکەم لەگە عالی خۆم ئارێ وڵا. ئەگەر باسێکی بکەیت کاتێک دایکت وەفات دەکات باوکە ژنێکی دیر دەینی باسی زەردایکت بکە زەردایک لەگەڵت تۆی گەورە کردو و کەسێکی بە وەفا بوو پێچەوانەی ئەوانەی دەڵێن باسی زەردایک دەکەن کێشیانێ بەڵام تۆ بە شێوەیەکی جوان پەروەردەی کرد بە تۆ. ئارێ وڵا یەک بەخۆم داکم نەدیدیە ئەوە دایشی خۆم زڕە بەخوای یعنی هەتا ئێستا گەورە بوومە لە منداڵی هەتا ئێستا یعنی هیچ یعنی سەری دەرزێکیش کێشم لێ نەیت یعنی زۆر لەم باشترە یعنی هەر چهار منداڵی هەیە بەخۆی بەتنێ من تاقانەمە بەخوای یعنی هەتا ئێستا فەرق و جیاوازی هیچ شێوەیەک نەکردیە یعنی زۆریش خۆش دەوێت ینی بە هەمووی دنیای نادەم لەوە یعنی هەیە ئێستا زەرداک خراپە لۆ منداڵەکانی بەس لۆ من پشت و پەنا بووە یعنی زۆر جیایکی چاکم لۆ گرتەوە لە دایک و بابی من هەردووکی پڕ کردەوە. هەم جێگای دایک و بابی بۆ تۆ؟ ئارێ وڵا هەم جێی دایک و بابی لۆم پڕ کردەوە. ئەگەر قسەیەک لەگە خێزانەکەت بکەین چۆن بۆ ئەو بیرۆکەیەت ڕازی بووی پیاوەکەت کاتێک گوتی سەردانی گۆڕی باوکم بکەم؟ سەرەتا بەخێر بێن بەسەر چاوم ئەو حەزێتان چێشە بەخوای هەستەکە زۆر ناخۆش بوو ئەوە کە ئاواتی بوو ئەمنیش لەگەڵ لە زۆر حەزم کرد لەگەلی بڕۆم حەزەکەی بەجێ بینین و بڕۆنە لەسەر قەبری باوکی. چۆنە کە شت بە پیا کردووە کە باوشی نەبوو چۆن ئەویش دەتوانی قەدری تۆ بزانێ و ئاگای لە تۆ بێ؟ بەڵێ هەز زۆریش زۆر قەدەرگرە و ئەمنیش ئەو لەسەر سەری خۆم دادەنێم چونکە بێ کەس گەورە بووە هیچ کەسی نەبووە لە بە هەندێ. دەستخۆش بێ
تۆ کە زڕدایکی وی ئەگەر باسەکی لۆ بکەی ینی کاتێک ئەو دایکی لە دەستداوە تۆ جێگای دایشی ئەوت گرتوتەوە من عینەبی هەر چارێت خو منێت دانا لاکی ئەو تااقەتنێ لاکی دەست خراپی من نەبیە ڕاستە و داش جیاوازیت نەکردو بگرە ئەوت خۆشتریش ناڵا برارێ وڵا زێدە من خۆشترتیوە یعنی دایک و بابێ خۆل دەست داوین ناڵا هەتا نوکەم فەرق و جوازی نیوەکە هەر دڵادەنەکەینە پەیامت چییە بۆ ئەو دایکانەی مەسەڵەن کێشیان هەیە لەگەڵ کوڕەکانی باش وڵا ئەعنەی پەهم بووە ئەو دایکێ زەر دایک بن فەرق و جوازێ بوو بچگەت خۆ نەکەن هەر لە ئەوژە هەروێ و پیاوێ عینەبی منداڵێ دی ناوی فەرق و جوازیێ بکەن خێر بێن سەرچاو بەڵێ بینەرانی پایتەخت میدیاوەی بینیت بنە ماڵەی ژێگر ئازادە کە خێزانێکی سادە و ساکارن و لەنا ئەو خێزانەیە بێ وەفا و جوودی هەیەەوە ژێگر لە ڕۆژی هاوسەرگیری دایک و باوکی لەبیر نەکرد و سەردانی گۆڕی ئەوانی کرد.